بێریڤان یەکێکە لەو هەزاران کەسەی بە ناچاری زێدی خۆی لە ناوچەی سوور لە دیاربەکر جێهێشت بەهۆی شەڕەکانەوە. ئەم خانمە تەنها چەند وێنەیەکی پێیە و ئەو ماڵەی خۆی بیردەخاتەوە کە لە تەمەنی 2 ساڵیەوە تیایدا ژیاوە و ئێستاش خەون بە گەڕانەوەەوە دەبینێت. ژیان لە ناوچەی سوور هێندەی ژیان خۆی گرنگە وەکە ناسەدان گرنگە بۆم. سوور ئەوەها بۆ هەموو دانیشتوانەکەی گرنگە، ناتوانین دەست بەرداری ببین. هەزاران کەسی بێخانە و ماڵ ڕوو دەکەنەوە ئۆفیسی شارەوانی سوور بۆ بەدەستێنانی یارمەتی. ئەندامێکی هەدەپە ئەم ئۆفیسە بەڕێوە دەبا لە وەتای شارەوانی سوور بە تاوانی تێرۆریزم دەستگیر کراوە. ئەوانەی بەبێ جلوبەرگ و پێداویستیەکان لە قەدەغەکردنی هاتوچۆ و شەڕەکان ڕایان کرد، ئێستا ڕویان لە ئێمە کردووە. 4400 خێزان داوە یارمەتیان داوە بە شارەوانی و تێیدا دەڵێن ماڵەکانمان جێهێشت و هیچمان نەماوە. ئەحمەد داودۆغڵو سەرۆکوەزیری تورکیا پەیمان دەدا کە ناوچەی سوور بگۆڕێت بۆ شوێنێکی ناوداری وەک شاری تۆلیدۆی مێژوویی ئیسپانیا. وەرێ هاوکات حکوومەتی وڵاتەکە یاسایەکی مشتومڕ لەسەری دەست بە سەرداگرتنی پەسەند کردووە کە لە سەدا 90 مڵکوماڵی ناوچەی سوور دەگرێتەوە. تا ئێستا دەستگیراوە بەسەر 6 کڵێسای مێژووی و هەروەهاش هەزاران خانوبەرەدا. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپە ئیدانەی ئەم هەنگاوەی کردووە و بە سزای بە کۆمەڵ ناودێری دەکات. بەڵام ئاکەپە پارتی فەرمانڕەوای تورکیا نوکۆڵی لەو گوناهبارکردانە دەکات. Kamulaştırma meselesi yanlış anlaşılıyor. ئەم دۆسەی دەست بە سەرداگرتنە بە هەڵە تێگەیشتێکی تێدایە. خەڵک وەها دەزان حکومەت مڵک و ماڵی خەڵک و مزگەوت و کڵێساکانی بردووە. شتی ئەوها نییە. لەم کاتەدا هیچ دەست بە سەرداگرتنێک نییە. وێڕای ئەم دڵنیاکردنەوەنەش بەڵام دانیشتوانی سوور هێشتا هەر بە گومانن لە ڕاگەیاندنەکانی دەسەڵاتدارانی تورکیا بەرامبەر ناوچەی سوور. ئەمە ئەو ڕۆژەیە قەدەغەکردنی هاتوچۆ دەستی پێکرد. ڕۆژژمێرەکە دەڵێت لە ڕۆژی سێشەمە 1 مانگی 12 2015ەوە دوکانەکەمان داخراوە. خانوو و دوکانی خۆمان هەبوو لە سۆر. پاش قەیرانەکە بووینە تەکرێتی و بە قسەی ئەوان ماڵەکەی پێشومان گۆڕاوە بۆ ماڵێک کە دەتوانێت بتەقێتەوە. ئەمە ترسەکەیە زێدی خۆدە و شوێنەیە نانی لێ پەیدا دەکەیت. ئەگەر ئەو دەست بە سەرداگرتنانە هەبن چی ڕوودەدات؟ ئێرە شوێنی ئیشکردنمانە. بەم تەمەنەوە ناتوانم ئیشێکی تر بکەم. ئەرێ دەتوانم حەماڵی بکەم؟ دروشمەکانی پەکەکە بە دیوارەکانی سوورەوە دەبینرێن لەگەڵ شوێنی گولەکانیش. هێشتاش خەڵک ناچار دەکرێن زێدی خۆیان جێپێڵن و دەسەڵاتدارانیش دەڵێن ناوچەکە پارێزراو نییە تاتیایدا بمێنیتەوە بەهۆی ئەو زیانانەی لە ئاکامی شەڕەکان کەوتونەتەوە. ئەنکەرە دەڵێت هەر کەسێک دەخوازێ بگەڕێتەوە با بڕواتەوە. بەڵام خەڵک ئاماژە بە پەیمانەکانی پێشووی حکوومەت دەکەن و دەڵێن زۆر بەدەگمەن ڕووی داوە دروست بن. هەندێکیش ترسی ئەوەیانە ئەم ئاوەدانکردنەوەی ناوچەی سوور بەو مەبەستە بێ چیدی وەک نێوەندێکی نەتەوەیی کورد نەمێنێتەوە. جاڕاستی و دروستیەکە هەرچیەک بێ زۆرێک لە دانیشتوانی سوور ئێستا لە دڵە ڕاوچە و لە گوماندا دەژین.